داری خاتونێکی هونەرمەندی دەنگخۆشمان کردووە کە گۆرانیەکانی ئەکرێت بڵێن دڵی کوردانی داگی کردووە دەنگێک لە ڕۆژهەڵاتەوە بەرز بوو و بۆ چەترێک بۆ بەشەکانی دیکەی کوردستان بۆ باکوور باشوور هەروەها بۆ ڕۆژئاوا ئەولەیەکێک لە گۆرانەکانی ئاڵێت باشوور باکوور ڕۆژهەڵات تا ڕۆژئاوا یەک وڵات وەلەیەکێک لە گۆرانەکانی تری ئاڵێت ڕۆژئاوا ڕۆژهەڵات کوردستان یەک وڵاتە کە ئەمانە هەموم گۆرانیانە بوونە دروشم لە کاتی خۆپیشاندان و لە کاتی ڕێپێوانەکانە بۆ پشگیریکردنی خوشک و برایانمان لە ڕۆژئاوای کوردستان ئەو خاتوونی هونەرمەندەش خات و دڵنیایە دڵنیاخان سڵاوت لێبێت بەخێر بێت هەموو کاتێکە باش زۆر بەخێر بێت هەستە چی بوو کە گۆرانیەکانت بوونە دروشم لە کاتی ڕێپێوان و خۆپیشاندانەکانە بۆ پشگیریکردنی خوشک و برایانمان لە ڕۆژئاوای کوردستان دەتوانم بۆ سەرەتا سپاس بۆ ستافی کوردستان مەگەزین و هەروەها ئێوەی بەڕێز کاکڕۆند هەر بژین ئەوەی کە بۆ هونەرمەندێک ینی من هونەرمەند نیم هەموو کاتێک وتومە کە کەسێکم کە لە بواری هونەریدا ئیش دەکەم بەڵام بۆ کەسێک کە لە بواری هونەردا ئیش دەکاوە دەنگی دەبێتە بۆ کەسانێک بڵاو دەبێتەوە کە هەموو ڕۆژێک لە ماڵەکانی خۆیان یا لە ناو ژیانی خۆیاندا جۆبیسی دەبن بۆ من جگای شانازیە و زۆر سپاسی خەڵکی باشووری کوردستان دەکەم بۆی کە لەو ماوەیەدا زۆر دەنگی منیشیان بڵاو کردەوە لە خۆپیشاندانەکان و هەروەها لە زۆربەی سوۆشیال میدیا و دیجیتال میدیاکاندا بڵاو دەکرایەوە دەستە خۆش بێ و زۆر بەخێر بیت پێکەوە بینەریکێک لە بەرهەمەکانە ببین فەرموو با پێکەوە بینەریکێک لە بەرهەمەکان بین و گەڕێنەوە لاتان هەر بژیت و دەنگت نەڕزێت پەیامت بۆ کوردستان پەیامت بۆ ڕۆژاوای کوردستان بە تایبەتی سەرەتا سپاسی هەموو بەشەکانی کوردستان دەکەم لە ڕۆژهەڵات تا ڕۆژئاوا باشوور تا باکوور ئەوەی کە ئەو یەکگرتوویە لە کوردستاندا ڕوویدا شتێکی مێژوویە بە قەولی کەسێک سپاسی دژمنان دەکەم کە توانیان کارێک بکەن کە دووبارە نا سەدبارە باشتر بینەوە لە جاران و ئەو یەکگرتوویەمان زۆر زیاتر بێت لە ساڵانی پێشووتر و من زۆر سپاسی خەڵکی هەموو شارەکانی باشووری کوردستان دەکەم بە تایبەت سلێمانی کە لە هەموو خۆپیشاندانەکاندا بەشدار بوون هەموو ڕۆژێک لە 10 ڕۆژدا هەموو ڕۆژێک بەردەوام بوون و ماندوو نەبوون دیسانەکانش دەستی هەموو ئەو کوردانە ماچ دەکەم کە بڵێن لە 4 پارچەی کوردستانەوە یا بڵێن لە 3 بەشی کوردستانەوە چوون بۆ ڕۆژئاوا یارمەتی خەڵکی ڕۆژئاوایان داوە بۆی کە لەبەرەی جەنگ بن و هەروەها دەستی دایکانی شەهیدیش ماچ دەکەم بە تایبەت دایکی شەهید ئەحمەد کەرکووکی ئەو ڕۆژکە لە سلێمانی ڕێزلێنان بووە بۆ شەهید ئەحمەد کەرکووکی دەستە خۆش بێت زۆر سپاسی خەڵکی کوردستان دەکەم ئەمەش بەشداریکردنی خۆتە لە ڕێپێوان و لە خۆپیشاندانەکانە بۆ پشگیریکردنی ڕۆژاوای کوردستان بەڵێ ڕۆژانە هەر ڕۆژێک باتمە تۆ مەبینی هەر بەم جلو بەرگە جوانەشەوە بەشدارە بوویت لە ڕێپێوانەکانە بەرهەمێکمان پێشکەشەکەی دێسە بچی بەرهەمێکیشمان پێشکەشەکەیت ئەو بەرهەمە ساڵانێکی زۆرە کە بڵاوم کردوتەوە بۆ دایکانی شەهیدە مەگری دایە مەگری ئەمڕۆژ پێشکەشی دەکەم بە دایکی هەموو شەهیدانی کوردستان بە تایبەت دایکی شەهید ئەحمەد کەرکووکی مەگری دایە مەگری دایە مەگری ئەو هەژارانەی بەرگول لادران ئەو دڵسۆزانەی بە پات خنچێندرا چاوەڕێی منن حەقیان بستێنە خەمما خۆدایە شاید بۆ دێنە مەگری دایە مەگری دایە مەگری هەر بژیت و دەنگت نەڕزێ ئەکرێت بڵێن تۆ خۆت وەکو پێشمەرگەیە وەکو شەڕوانێکە بینی بەرامبەر دوژمنانمان بەڵام چەکی تۆ دەنگتە لە ڕاستیدا ڕەنگە بڵم هەمومان لە کاتی ینی کاتێک کە کوردستان لە مەترسیدا بێ هەمومان شەڕوانین هەمومان پێشمەرگین هەمومان
خەبات دەکەین یعنی ڕەنگە من گۆرانی بێژێک بم بتوانم بە دەنگم خەبات بکەم خزمەت بکەم بەڵام لە کاتی شەڕدا هەمومان دەبێت چەک بەدەست بین یعنی هەتا خۆم ئێستا حازرم بڕۆم بۆ ڕۆژ ئاوا شەڕ بکەم چەند جارێکیشم گوتووە کە من بنێرن بەڵام کتویانە تۆ جارێ ئیشی هوەریە بەڵام لە داهاتوودا بۆچی هەمومان بەشدار دەبێت ڕەنگە ئەوڕۆ من گۆرانی بێژ بم سپێنە شەڕوان بم ڕەنگە جەنابی شتەروەتر ئەم ئازیاتی لە باوکتە وەرگرتووە ئەوانەی ئاگادارم کە باوکت زۆر پشگیریت بووە هەر لە سەرەتای کارکردنەوە هەتاکو ئێستا لە کارە هوەریەکانتە بابم پشتیوانی من بۆ ئەوەی کە ئێستا باوکم ببینی ینی تۆ ڕەنگە بڵێ کوردایەتی تێدا دیار نییە و باس ناکات و هیچ شتێک لەو قسانە ناکات بەڵام هەموو کات دەڵێ من دڵنیام پەروەردە کردووە دڵنیا ئەوەیە کە لە ناخی منەوە هاتوتە دەرێ یعنی هەموو جارە دەڵێ من کچێکم وا پەروەردە کردووە کە ببێت بە دڵنیای کوردستان هەر بژیت سڵامان و باوکیشت زۆر سپاس من دەستی ماچ دەکەم میدایکشمی بابیشم زۆر سپاسیان دەکەم کە هەردەم پاڵپشتی من بنووە منیان کورد پەروەەر بارهێناوە دەستیان خۆش بێت گۆرانەکانی تۆ ڕۆحێکی یەکگرتوویان تایە باشە بەردەوام کە گۆرانیکی نیشتیمانی ئەڵیت گۆرانی کەڵیت بۆ نیشتیمان بۆ خاکی کوردستان بۆ کوردستانی گەورە گۆرانی ئەڵیت نهێنی کارەکانت لە چییە؟ وەڵی هەر لە منداڵیەوە نییە بابم هەر هەمیشە هەموو کاتێک تویەتی تۆ گۆرانیەک بڵە کە بۆ نەتەوایەتی بێت باوەی کە زۆر لە کۆمەلگا تا ئەو ماوەیەکی زۆر چەند لەو پێشیش دایان کوت کە بەسە گۆرانی خەباجێڕی و شۆڕژێڕی مەڵێەوە ئێستا کاتی شەڕ تەواو بووە هەموو شتێک باشە و تۆ کاتی وەیە کە لەو ڕێگایە تۆزێک بەرە و ئاشقانە ئەوانەش بڵێتەوە بەڵام کتومە ئەگەر یەک کەسیش ما بێت لە کوردستاندا قەید ناکە با من ئەو نەفرە بم کە بۆ کوردستان گۆرانی دەڵێ بۆ شۆڕژ گۆرانی دەڵێ و ئەوە وای کردووە کە من زیاتر پەرە بە کولتوری خۆمان بدەم ینی هەتا ئەگەرە و کەسانە زیاتریش ئەو قسەیان کرد بێت ئەمن زیاتر بۆتە هۆیەوەی کە دووبارە هەر لەسەر و ڕێبازی خۆم بڕۆمەوە هەر بژیت و دەستت خۆش بێت بە هیوای بەردەوامی کاری باشتر ئێستا کاتی وێ بەرهەمێکی ترمان پێشکەشکەیت جا نازانم چیمان پێشکەشەکەیت ئەو گۆرانیە کە ئێستا پێشکەشتان دەکەم نزیکەی 15 ساڵەوەی پێش بابم کوتی و گۆرانیە بڵەوە ینی ئامادەی کە و موزیک کوشتەی بۆ ساسکە بەڵام هەر کوتم هیوادارم ڕۆژێک ئازادی کوردستان بە یەکگرتووی کوردستان بێجا و گۆرانیە دەڵێمەوە هەردەم دەیکوت کال لێ دەکەم بڵاویکەوە چکە زۆر خۆشە گۆرانێکی مامۆستا سابیر کوردستانیە دڵنیام کە زۆربەی کەسیش نەیبیستووە ئەوەی بم ناسێ ئەمن چێم دەزانێ مەبەستم چییە ئەوەی بم ناسێ ئەمن چێم دەزانێ مەبەستم چییە بە هیوای ڕۆژێکی وابووم گۆرانی بڵێم بەسەر باسی بە هیوای ڕۆژێکی وابووم گۆرانی بڵێم بەسەر باسی بمە خاوەن وڵاتی خۆم دەرچم لە دیلی و ژێر دەستی بمە خاوەن وڵاتی خۆم دەرچم لە دیلی و ژێر دەستی دەستت خۆش بێ دەنگت نەڕزێت تا چەند پێ دوایە هونەر ئەتوانێت ئەو یەکگرتوویە دروست بکات تا چەند کە نا بەڵام زۆر زۆر دڵنیام کە هونەر دەتوانێت ئەو پێشکەوتویە بکات چونکە لە ئێستادا هونەر زمان جلوبەر کولتور هەڵپەڕکێ و سینەما ینی بەشی شانۆ سینەمای فیلم و ئەوانەش زۆر زۆر دەتوانێت کاریگەری هەبێت لەسەرەوەی کە نەتەوەیەک دیار بێت بۆ نمونە موزیک هەر زۆر زۆر کاریگەری هەیە چونکە لە فیلمیشدا بەکاردێت لە کاتی خۆشی و شادی و گریان و لە هەموو کاتێکدا بەکاردێ موزیک بۆیە کاریگەریان زۆر زۆر هەیە بە زیاتر پەرەیان پێ بدرێت بە دڵنیایی باشترە باشە زۆربەی کات بەجلی وەرگی جوانی کوردیەوە دەرەکەویت و ئەم دیزاینەش زۆر بەکارهێنیت باسێکی ئەم جلوبەرگانم بۆ بکە پێشەوەی کە گۆرانی بڵێم ئەو جلوبەرگانم لەبەردەکردیانی تەمەنم ڕەنگە 10 ساڵ بوو بێت یا 8 ساڵ ینی هیچ کات بیرم لەوە نەدەکردەوە ڕۆژێک ببم بە گۆرانی بێش ئەو جلانم لەبەردەکرد و زۆریش خەڵک خزمەکانمان ئەوە زلی پیاوانە و گوناحە و نابێ وا بکەی بەڵام چونکە بابم لە پشت بوو هەموو کاتم هەر شتێک ویسپامایە بۆی تەرخان دەکردم ینی وانە بوو بڵێ نای بڵێ
ئەو جلانم هەڵبژار کوتم هەر پێم جوانە بۆ زەماوەند شتە لەبەری دەکەم وەکو پێشمەرگە وەکو شەڕوان و بابیشم هەر زوو چوو بۆی کە ئەو جلانە بدروم و من وردەور دەکەم موسیقام دەست پێ کردیانی لە سەرەتاوە بە کەمان هاتمەنیە و دنیای هونەر کەمان فێر بووم دوای گۆرانی کوتنەکەم دەست پێ کردەوە ئیدی ئەوم کردە ستایلێک بۆ خۆم بۆی کە هەم لە پێناو هونەرەکەدا شۆڕشێکیش هەبێ بەردەوام بووم لە لەبەرکردنی یعنی ئێستا وەکو ستایلێکی خۆمە و ئێستاش بۆتە ترندێک کە هەموو کچانی دنیا یعنی کچانی کورد لەبەری دەکەن دەستە خۆش بێت یەک دوو جار باست لەوە کرد کە لە سەرەتاوە زۆر قسەت لەسەر کراوەکە تۆ پێویست ناکە گۆرانی بڵێ تۆ پێویست ناکە ئەم جلو بەرگانە بپۆشیت پێویست ناکات دەرکەویت بەڵام پێگەی ژن لە ئێستاە چۆنە بینیت بە تایبەت لە هونەری کوردیە یەکێک لە سەرکەوتنەکانی کورد ئەوەیە کە ژن لە هەموو شتێکدا بەشدارە بە خۆشحاڵیەوە بۆ نمونە شەڕ یعنی کاتێک ژن چونکە ژنە کە منداڵێک پەروەردە دەکا یعنی دایکە کە هەردەم منداڵەکەی لەگەڵی هەڵدەستێ و دادەنیشێ بۆیە باشتر وایە کە دایکێک کۆمەلگا وەکو کۆمەلگا کە پەروەردەی دەکا وایە یعنی ئێستا دایکانن کە نوێنەری داهاتووی نەوەی نوێن باشە پلانی داهاتوو چییە؟ چەند کارێکی نیشتیمانیمان بینی و ئێستا کاری چیت لەبەردەسایە پلانە چییە بۆی کە بەرهەمێکی تازەت هەبێت؟ ئێستا موزیکێکی دیکەم ئامادەیە بەس شعرەکەی تۆزێ هاتم شعرەکەی خۆم نووسی بووم بەڵام ئەوەندە کە باکوور باشوور و شتم دووبارە کردبووە لە نێو موزیکەکاندا دام بە مامۆستا دیار هەڵەبجەی کوتم تۆزێک شعرەکەمان بۆ بگۆڕە شتێک کە بەخوازی خۆت بێ ئێستا چاوەڕێی شعرەکەی ویم گۆرانێکی دیکەشم هەر لەگەڵ فەرهاد مەنسووری هاوژینم لەو چەند ڕۆژەی داویش هەر سەبارەت بە کوردایەتی و نیشتمان پەروەریە بڵاوی دەکەینەوە هەر زۆر باشە با پەیامەکەی کۆتاییت بە بەرهەمێک بێت جا نازانم چ بەرهەمێکمان پێشکەشەکەیت و ئەمە بکەین بە کۆتایی تەوەرەکەمان و چ شتێکت هەیە حەز بکەیت ئاماژەی پێبیت پێشەوەی کە گۆرانێکمان پێشکەشکەیت تەنیا ئەوەندەی دەزانم بۆم نایە بورە کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار ئەکیدی و بەدڵنیایی هەروایە فەرموو بە زۆر ئەوە نەکەین گۆرانەکەت ئێستا توانی پێشکەشکەیت ئەگەر ئەتوانیت گۆرانی ڕۆژئاوا ڕۆژهەڵاتتان پێشکەش دەکەم چونکە لەو ماوەیەدا بۆ ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتم بڵاو کردەوە نازانم بتوانم پێشکەشی بکەم بەڵام ڕۆژئا ببورە بۆم نایە نا زۆر ئاساییە زۆر ئاساییە دەست خۆش بێت دڵنیاخان زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون شعرێکی مامۆستا نادر قازی بخوێنمەوە بۆنە ئەویش بەداخەوە کە ئێستا بۆم نایە دەنام بۆچی ئەگەر ئەتوانی فەرموو هەرەوەی کە کوردستانمان یەک وڵاتە و نابێ بە چوار سپاستان دەکەم کە خەڵکی کوردستان ئەو یەکگرتوویە نیشانی هەموو دنیادا زۆر زۆر سپاستان دەکەم بەڕاستی یعنی ئەوەی کە بەسەر ڕۆژهەڵاتیش هاتووە ئێستا خەمێکی گەورەیە کە نایەتە سەر زمان ببورن دەستی خۆش بێ و هەر بژیت دەنگت نەرزێ سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی هیوادارم کە کەسم ناڕەحەت نەکردبێ زۆر خۆم کۆنتڕۆڵ کرد کە فرمێسکم نەیە لەبەرەوەی کە حەز ناکەم هیچ کەسێک دڵگران بێت هەر بژیت دەستی خۆش بێت دڵنیاخان زۆر خۆشحاڵ بووین بمان بورەکە ئاوا دڵمان پڕ کردیت هیچ کێشێ دەستی خۆش بێت سپاس بۆ تۆ